ئەمانە پەیامێک بوون بۆ ئەوەی کە دووبارە ئەو نەهامەتی کورد ئەو مێژووی کورد بە گوێی سەردەم میلەتاندا بدرێتەوە. جا بۆ ئەمە بەستا ئەمڕۆ میوانێکی ئازیز لێرە میوانە کاکهابیل لێرە میوانە تەوامان کاکهابیلۆنیە کاکهابیل لێرە میوانە بەڕێوەبەری گشتی مۆنومنتی ئەم مۆنومنتەیەکە لە شاری چەمسەماڵ لێرەیە. کاکهابیل سڵاو دەبێت. زۆر سپاس، سڵاو لە ئێوەش زۆر بەخێر. هەستەکەم ماندوون کاکهابیلۆنیە بە درێژایی 2 ڕۆژە ئەمڕۆ سێ ڕۆژە ئێمە سەرقاڵی بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵی و پێشووترش چەندین ڕۆژە خەریکی ئامادەکارین بۆ خۆ دەزانی بەڕێوەچوون و ئامادەکاری بۆ فستیڤالێکی گەورەی ئاوا لەسەر بابەتێکی نەتەوەیی و نیشتیمانی ماندووبوونی ئەوێ. بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە لە ناخە هەست بە ماندووبوون ناکەین، زۆر ئاسوودین، بەڵام ئەگە بەشکڵش ماندووبین ئەوە شتێکی ترە. لەش ساغ بن کاکهابیلگیان. کاکهابیل بەڕاستی پرسیارێکی جەوهەری هەیە، پێم خۆشە سەرەتا لێتی بکەین. پێم وابێ قەڵەمێکی جەوهەری لە لای تۆیە، ئەو پێنووسەی کە بڕاری لە سێدارەدانی عەجاجی پێواژۆ کرا و پێشکەش بە فستیڤاڵەکە کرا. ئەو قەڵەم پێکشاندە هاوکات شادی پێشکەشکردنی ئەو قەڵەمە بم فستیڤاڵە تۆزێک بۆمان ڕوونکەرەوە. دیارە بۆ خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردوودا کە یەکێک لە گەورەترین تاوانباری دۆسیەی ئەنفال کە بەرپرسی زیندانی نیگرۆ سەلمان بوو عەجاج ئەحمەد حەردان کە یەکێک بوو لە درندەترین ئەو مرۆڤانەی کە لەسەر زەمین بوو و ئەو زوو مستەمانەی هەموو سنوورێکی ئینسانی بەزاندە بوو دەرحەق بە خوشک و دایک و کەسوکاری ئێمە لە زیندانی نیگرۆ سەلمان. بۆیە لە دوای ئەوەی کە دەستگیر کرا دیارە بە هەوڵ و بە پشتیوانی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد توانرا دەستگیر کرێ و توانرا دواتر قەڵەمی داواکاری گشتی کە یەکێک لە دادوەرە بەڕێزەکان کە حاکم ئاسۆ محەممەدە کە پێشتر بۆ خۆی سەرۆکی دادگای باڵای تاوانەکانی عێراق بوو، بەڵامی سەخانشین بووە، بەڵام لە کەیسی حەجاج زۆر هاوکارمان بوو، زۆر پشتیوانمان بوو. بۆیە بەڕێزیان هەر لەوێ لە دوای ئەوەی کە بڕیاری لە سەدارەدان بۆ عەجاج دەرچوو قەڵەمی داواکاری گشتی و قەڵەمی ئەو حاکمەی کە بڕیاری لە سەدارەدانی عەجاجی پێ واژوو کرا، ئەو دوو قەڵەمەی هەردووکی هێنا لە یەکەم ڕۆژی فستیڤاڵ پێشکەشی مۆنومنتی ئەنفالی کرد و بە خۆشحاڵی و ئێمەش لێمان وەرگرت کە کاکهابیل پلانتانە ئەو پێنووسە بکەنە چوارچێوەیەک وەکو تابلۆیەک پلانتان وایە چی ئێستا دانراوە لە مۆزەخانەیەوە تا لێرێ لەناو مۆزەخانەکە دانراوە وەکو میراتێکی نەتەوایەتی لەسەر کەیسی ئەنفال لە شوێنێکی تایبەتە کاکهابیل، لە شوێنێکی تایبەت لێرە دانراوە. ئەتوانن دواتر بزانین سەیری بکەین، دواتر سەیریکەن، ئەتوانن سەیریکەن لە شوێنێکی تایبەت دانراوە. دیارە ئەو قەڵەمە بۆ ئێمەی کورد و بۆ کەسوکاری ئەنفال کراوان ئەوە هێما و بەهایەکی زۆر گرنگی هەیە و ئەوە ئاماژەی دادپەروەری گەلی کوردە، لەبەرەوەی ئێمە هەمیشە بە زوڵم و بەستەم دووشی کوشتن و دەربەدەری و جینۆساید بوونێتەوە، بەڵام ئێمە لە ڕێگەی یاساوە داوای دادپەروەریەکەین و لە ڕێی دادپەروەریەوە داوای حەقی خۆمانەکەین و ئەو قەڵەمەش وەکو هێمای دادپەروەری بۆ گەلی کورد لە مۆزەخانەی ئەنفال لە مۆنومنتی ئەنفال دانراوە. کاکهابیل پێم بڵێ ئەمە شەشەمین فستیڤاڵە، شەشەمین ساڵە کە ئێوە فستیڤاڵ لێراکرد. هەر لەم شوێنە کردوتان هەشەشی؟ بەڵێ زۆر باشە. ئەم فستیڤاڵە بۆچی گرنگە؟ لەوانەیە کەسانێک سێرمان بکەن بڵێن کردنی ئەم فستیڤاڵانە هیچ سوودێکی نەبێ، ئەگەر پێم بڵێ کە سوودی یانێک لەم فستیڤاڵانە چییە بۆ بەگشتی هونەر و سینەما و فیلم باشترین ئامرازی گاندنی پەیامە، یعنی کۆکردنەوەی بەڵگەنامە و ئەرشیف و دوکۆمنت گرنگە، بەڵام ئەوە گرنگتر تۆ چۆن بتەوێ بیگەینی بە دڵی هاو نیشتیمانی و بە دڵی مرۆڤەکان ئەتوانی لە ڕێگەی فیلمەوە. لەبەرەوەی زۆر جار وشە لە بۆ گەیاندنی پەیامەکە تووشی ئاستەنگی دێ، بەڵام دەرهێنەر ئەتوانێت لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەی وێنەکانەوە ئەو هەستە بگەێنێتە دڵی بینەر و لە ئێوە ئێمە ئەتوانین
بۆ خۆت ئەزانی فیلم و سینەما زمانێکی جیهانیە و یەکێکە لەوانەی کە ئەتوانێت باشترین شێوە پەیامەکە بگەێنێ و بیرەوەریەکان بە زیندوی بێنێتەوە و بیان پارێزێ و ڕێگری لە مێژوو بکات بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە ئێمە چۆن بتوانین چیرۆکەکانی ناو کەیسی ئەنفال و ئەو تاوانکاری لە کەیسی ئەنفالا کراوە ئێمە بتوانین سنوورەکانی پێ ببەزێنین و بتوانین نەوەی نوێی پێ ئاشناکەین بیرمان لەوە کردەوە کە ئێمە فلم باشترین وسیلەیە بۆ گەیاندنی پەیامەکان ئێمە دیارە یەکەم جار کە دەستمان بەم کارە کرد ئەمە دیدار بوو و بەڕێوەبەرایەتی مۆنومنتی ئەنفال بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری چەمچەماڵا کردی تاکو پارساڵ گەورەمان کردمان بە فستیڤال و ئەمساڵ بە تەنها بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بە سوپاسەوە بۆ ئەرکە قورساڵساوە کە ئێمە هاوکار و پشتیوانیانی فستیڤالەکە بۆ خۆتان نەزان فستیڤالێکی گەورەیەوە تومۆحمان هەیە کە لە ئایندەیە ئەمانە بکەین بە فستیڤالی نێودەوڵەتیش ئێمە بتوانین لە داهاتوودا ئەو گەلانەی تر کە جینۆساید کراون فیلمەکانی ئەوانش بێنین و ئەنفالش لەناو فیلمەکانی ئەوانە نمایشکەین و هانی دەرهێنەران دێن چونکی دەرهێنەرێک ئەگەر فیلمەکەی لە فستیڤالێکە نمایش نەکا و ئەگەر خەڵات نەکرێ ئەگەر ڕێزلێنانی لێ نەگیرێ ڕەنگە وە دەستگیرۆی نەکرێت توانای بەردەوامبوونی نەمێنێ بۆیە ئێمە ئەمەمان وا کرد کە بەردەوام بین لەسەر ئەم کارە و ئیشەڵڵا لە ساڵانی داهاتووە پەرەی پێدەین بە سوپاسەوە 2 ساڵە لەسەر ئەرکی قوباتاڵەبانی جێگوی سەرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان سپۆنسەری ئەم کارە ئەکات. دەست خۆش سپاس بۆ تۆ کاکە. زۆر سپاسدان. نمونەت زۆر پایە بڵند زۆر سپاس جاڕەبین ئەو مرۆڤانەی کە خەریکی بابەتی جینۆساید و کەیسی ئەنفالن بەڕاستی هەستەکەم شۆڕش بەرپا ساڵانە هەر بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵانە بە ئەنجامدانی مۆنومنتی ئەنفال کە ساڵانە لێرە کرێمن و تۆش لێرە بووین هەستەکەم ئەو بابەتەنەوە دوایینەوە ڕێگادەن زیندوو بمێنێتەوە. جا بەڕاستی هەر لە ماوەکانی ڕابردووە شیرن بەر لە مانگێک کۆمەڵێک نووسەر لە شاری کەرکووکش بەڕاستی نووسەری شارەکانی ترشی تیا بوو کتێبێکیان دەرکرد لەسەر ئەو بابەتە کۆکەرەوەکە بەڵێ کاگێ من حەسی بوو لە تێفاتێ فەرەج بوو تر هەندێک لەوانە بوون بەشداریان کرد خۆی بێگومان بەڕاستی ئێستا سینەما بۆتە بەشێک لە نیشاندانی نەریتە کلتورە تر مێژووی خۆتە بە جیهان بەڕاستی ئەمەی کە لە جیهانە ئێستا هۆڵیودەیکا بەڕاستی هیچی کەمتر نییە لە بوونی بڵێن نەوەویەک لە جیهانە وڵاتێک کە هۆلیودی هەیە لایەکی تر بۆلیودی هەیە بەڕاستی ئەتوانن ئاراستەی جیهان بکەن لە ڕێگای فیلمەوە. ڕەبی پێم وایە هونەر بەگشتی سەر تاپا چونکە تاکە دەنگە کە بە یەکسانیە گاتە هەموو ژیانێجا بەڕاستی پێم وایە بیرۆکێکی زۆر باشە یەکێکە لە جێهنگاوە گرنگەکان کە ئێمە وە خەریکین ئێستا پێی هەڵدەسین لە ڕێگەی هونەرەوە جا مۆسیقا بێت فیلم بێت سینەما بێت شانۆنامە بێت هەر شتێک بمانەوێ کەیسەکان تایبەت بنەتەوەکەمان بگەێنین بەڕاستی هەر لەم فستیڤاڵەیە باسی ئەومان کرد کە 44 فیلم و کورتە فیلم بەشداریان کردووە جا بە خۆشحاڵی و ئەمڕۆ یەکێک لە دەرهێنەرانی یەکێک لەو فیلمانە لێرە لەگەڵمانە بێ میوانە و باسی بابەتەکانەکەین ئەوش خات و سۆنیایە سۆنیا بە تایوتم لێرە میوانە سۆریا بزەنی زەنگەنە بەڕاستی بەخێر بێت ئێوارت باش ئەتەوەم پرسیاری ئامۆستەکە بۆ پێی لە ڕێگەزی خۆمە دیسان دەستمان پێکردەوە خاتە سۆنیا دەمەوەیە دیدگات وەکو دەرهێنەرێک وەربگرم ئەم جێهنگاوت چۆن بینی کە ئێمە بمانەوێت لە ڕێگەی فیلم و سینەما و هونەرەوە بمانەوێت کەیسەکانی تایبەت منەتەوەکەمان بەرزکەینەوە بۆ ئاستی جیهانی سەرتا سڵاو لێ و لە بینەرانی خۆشەویستی کەناڵی کەرکووک ڕاستی ئەمە دەرفەتێک و هەنگاوێکی گرنگە بۆ ئێمە ژنان کە بتوانین لە ڕێگەی فیلمەوانێم لە ڕێگەی هونەری سینەماوە پەیامی کاریگەری خۆمان بگەین بە تایبەتیش ئەگەر بێت و پرسەکە لەسەر جینۆساید بێت چکە کۆزانین کورت بە دەرنیە لەو هەموو نەهامەتی و نەخۆشیانێک کە بەسەری هاتووە خاتو سۆنیا ئێوە چۆن بەشدار بوون یەک فیلم بەشدار بوون ئایا کورتە فیلم بوو یا کورتە فیلمێکی درێژ بوو یانی بڵێ ڕاستی لە ساڵی پارە کورتە فیلمی فایدی یەکمان بەرامهێناکە بە سپۆنسەری سەرەکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا بەرەم هاتووە بەرهەمەکە بەشی فیلمسازیە و بە پاڵپشتی بە سوپاسەوە دەستگای میدیای کورسات لێرە کورتە فیلمەکەمان بەشداری کردو لە فەستیڤاڵەکەم تەنها بە یەک کورتە فیلم بەشداریم کردووە و لەبەر ئەوەی چیرۆکی فیلمەکەشم
تایبەتە بە پرسی جینۆساید بۆیە بە خۆشحاڵی وتوانیمان بەشداری بکەین لەم فەستیڤاڵە. ناوەڕۆکی فیلمەکە تۆزێک باس بکەی پەیامی فیلمەکەش چی بوو؟ بەڕاستی من فیلمەکەم نەبینی نازانم شیم تۆ بینیتە؟ ئۆکەی ئەتوانی بۆمان باس بکەی تۆزێک؟ بەڵێ خۆی لە ڕاستیان ناکرێت فیلم هەموو ناوەڕۆکەکەی باس بکرێت بەڵام ئەوەی بەگشتی دەربارەی بیرۆکەی فیلمەکە ئەوەیە ئەو پەیامەی کە فیلمەکە هەیەیەوەیە باس لە بەرکەوتوویەکی چەکی کیمیاییە کات کە ژنێکە ڕزگاربووی کیمیابارانی هەڵەبجەیە باسی ئەو چیرۆکەی خۆیە کات کە لە دوای کیمیایەکەوە لە دوای ئەو بریناربوونیەوە چی بەسەر ژیانی هاتووە ئێمە زیاتر پامەکەمان لە ڕێگەی ئەوە گەیاندووە کە فیلمەکەمان چیرۆکەکەی تایبەتە بە کەسی کیمیابارانکردنی پارێزگای هەڵەبجێ خۆشەویست. سۆنیا خەنێمە هەمومان لەسەر و شتە کۆکەین کە لە دڵی هەر کەس و کارێکی ئەنفال و جینۆسایدا کۆمەڵە چیرۆکی خوێناوی هەیە بەڕاستی. پێم خۆشە کاردانەوەی بینەران ئامادەوان ببینێم لە کاتی تەماشاکردنی فیلمەکەتە ئەنجا ئێمە دەڵین زۆر بمان کە بینەری جۆرێک لەو فیلمانە دەبین ئیتر مرۆڤ خۆی پێڕان ناگیرێ هەست و ئەحساس زاڵە بێ بەسەریا و کۆمەڵە کاردانەوە دەبێت. کاردانەوەی ئامادەبووان چۆن بوو لە کاتی لە ڕاستیە خۆی بنیادی کورد گەلی کورد هاوسۆزن دەربارەی نەک تەنها کەیسێکی کورد بێ کەیسەکانی گیانیش ئەگەر لە یەکێک لە شوێنەکانە ئەگەر کوردیش نەبێت هاوڕاگەزیش نەبن بەڵام هەر هاوسۆزیەکی بۆ هەیە هەر بۆیە کاتێک کە کوردێک بینەری فیلمێکە بێت کە باس لە کەیسێکی کورد دەکات باس لە نەهامەتێکی کورد دەکات ئەوە هەست و سۆزی لەگەڵ ئەو بەرهەمایە دەجوڵێت کاریگەریەکی زۆرە کاتە سەری تەنانەت هەندێک لەو کەسانە پێدەچێت لە ویاشە بگرین هاوسۆزیەکی زۆریان هەبێت بۆ ئەو بەرهەمە هەر بۆیە کورد ئەوەتی هەیە بە نەخۆشیێکی زۆرا تێپەڕیەوە هەر بۆیە کاتێک کە ئەو دیمەنا نابینێتەوە ئەگەڕێتەوە ئەو ڕابرد و تاڵە بۆیە زۆر کاریگەری ئەبێ ئەو بەرهەمە لە سەریان. خاتو سۆنیا بە شێوەیەکی گشتی باسی فیلم بکەین دۆخی فیلمی کوردی لە چه ئاستێکا بینی زۆرجار نەقدی فیلمی کوردیە کرێ بەوەی کە سیناریۆکەی لاوازە بۆ نمونەها ئەو چێژەنا بەداتە بینەر تۆ پێ دوای فیلمی کوردی لە چه ئاستێکا بە شێوەیەکی گشتی ڕاستی دڵخۆشین بەوەی لە ئێستا گەنجان توانیوانە بێنە پێشەوە لە بوارەکە بە تایبەت ژنان و کچان کە خۆشحاڵی و ئێستا هەم لە ستافی پشتی کامێرە هەم لە بەردەم کامێرا وەکو ئەکتەر وەکو سیناریست و دەرهێنەریش کچانمان هاتوونەتە پێشەوە لەو بوارە دڵخۆشیەک هەیە کە هەوڵێکی باش هەیە کە بتوانرێت دەستگیرۆی زیاتری فیلم سازان بکەن بۆی ئەو بوارە بەرەو پێش بچێ بەڕای من گرنگە بتوانێت لەلایەنی پەیوەندیدارەوە بە تایبەت حکوومەت کە گرنگی بدرێت بەو بوارە بۆ لەبەرەوەی ئێمە توانین لە ڕێگەی فیلم و بەرهەمە هونێرەکانەوانە بەبێ پاسپۆرت سنوورەکان تێپەڕێنین دەنگی خۆمان و دەنگی کوردبوونی خۆمان بگەێنین. بڵنایەوە سۆنیا خان ئەمە دەبێتە کۆتا پرسیار ئێمە دڵنیاین لەوەی کە یەک دنیا چیرۆکی زاماوی خوێناوی ترمان هەیە کە ئەکرێ فیلمی زۆر جوان سینەمای زۆر جوانی لە دەربهێنرێت لە پلانتایە بۆ کاری داهاتوت بۆ بەرهەمی داهاتوت هەر لە بابەتی جینۆساید و ئەنفال و پرسینەتەوەیە کار بکەی ڕاستی ئێمە خاوەنی چیرۆکی زۆری کە دەکرێت هەرێکێک لەو بوارانە ئێمە یەکێک لە چیرۆکەکان بێنین بیکەین بە فیلمێک بۆ ناگەر دەرفەت هەبێت و پاڵپشتیمان هەبێت ئەتوانین سەدان چیرۆکی جوان بێنین و بکەینە سیناریۆیەک و دوجار لە ڕێگەی هونەرەکەمان و لە ڕێگەی ئەو توانە و بەهرەیە کە هەمانە خزمەتێ بکەین بە بواری هونەر و ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان. سپاس خاتو سۆنیا دەرێنەر کە بە کورتە فیلمێک لەم فستیڤاڵی شاری چەمسەماڵە خۆشدار بوو سپاس بکەم. بەیوان لە فستیڤاڵی داهاتووتە بەرهەمێکی باشتر ببینی زۆر سۆنیا خان زۆر سپاس بە خۆشحاڵتر بووین بژین. جاشین باسی ئەوەی کرد کە ئێمە خاوەنی سیناریۆ زۆر بەڕاستی شتێکی زۆر تایبەتێ تەلاتایی لە شوێنێکە ئەڵێ باسی تەوانمە بڵێ گێڕانەوەی کە یاخود شارێکە ئەڵێ لە ناوچەیەک لە ناوچەی گەرمیان باسی جەلەولا و ئەو ناواکە ئەڵێ دادبەڕوویەک لە بیابانێکە سەوز بوو زەوی ناسەکان و جیۆلاجیەکان پێیان سیر بوو یعنی چۆن لەم خاکە وشکەیە دارێکی سەوز ئاوا دادبەڕوویەک سەوز دەبێ و بۆ شێوەیە ئەڵێ ڕۆشتن هەر ئەو تیمەی کە بە دوای ڕووفاتی ئەنفالکراوەکان ئاگەڕان ئەو هەر ئەو تیمەش ڕۆشتن بە دوای ئێسکوپرسکەکان ئاگەڕان
لەژێر داربەڕوەکەش ینی چونە نزیک داربەڕوەکە سەریان کرد مناڵێک شەڕواڵێکی مۆری لە پێە بووە داربەڕوێکی لە گیرفان بووە باشە کاتێک کە زیندە بە چاڵ کراوە ئیتر هێوا شاش باران لە خاکەکەی داوە و بەڕوەکە سەوز بووە بۆ تاودارەی کە بەو شێوەیە ئەنجا لەوەیە ئەڵێم تەلاتایڕڵێ ئەمە ئەگەر نەبێتە نۆڤڵێت نەبێتە ڕۆمان نەبێتە فلم نەبێتە تابلۆ نەبێتە کورتە فلم ئەی چی شتێکە بێتە فلم ڕاست جا بۆیە سیناری زۆر تایبەت دەواازەی زۆرمان هەیە بەڕاستی بۆ ئەنجامدانی فیلم و پیشاندانی لە تاوچەکان بەردەوام بێنەبی بە خۆشحاڵیەوە بەڕێزێکی تر لێرە ئامادەیە بۆی کۆمەڵە پەیام و سەرش لەسەر فستیڤاڵەکە بۆ ئێوە باس کات و لەگەڵ یەکتریا بیگوێزینەوە سڵاو لێ بێم کاتت باش لەبێ مامۆساگیان سپاس بۆ ئەمەدە بووین ئێوە لەم فستیڤاڵە بەشدار بوون ئەم فستیڤاڵە چۆن هەڵەسەنگێنین پێتان وایە کە فستیڤاڵێکی گرنگ بوو بەڵێ بێگومان فستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی باس لە ئازار و کێشە و مەعاناتی گەلی کوردەکە باس لە جینۆساید و ئەنفالی گەلی کوردەکات بۆیە گرنگە ئەم جۆرە فستیڤاڵانە و لە ڕێگای ئەم فستیڤاڵانەوە ئێمە بە کۆمەڵێ بەرهەم بە کۆمەڵێ فیلم ئاشنا بین کە باس لە دۆزی ئەنفال و جینۆسایدی گەلی کوردەکە ئەمە خۆی لە خۆیان خزمەتە بە نەتەوەی کورد ئەمەش لە ڕێگای بێگومان فیلم و سینەماوە زۆر کاریگەری زیاترە لەبەرەوەی ئەمڕۆ ئێمە سینەما کاریگەرترین بواری هونەریە کە ئەتوانێ دەنگ و ڕەنگی و کێشە و مەعانات و تراژدیای کورد چیرۆکانی ئەنفال بگەێنێ بە ناو دەرەوەی جیهانش مامۆستا پێما خۆشە بەو پێیکە لە فستیڤاڵەکە ئامادە بووی لە ڕۆژانی ڕابردووشان لێرە بووی مامۆستا بەڕێزە بەڵێ بێگومان من ڕۆژی یەکەمش لێرە بووم مامۆستا بەشدە هات میوانەکان چۆن پێشوازیان لە فستیڤاڵە کرد تا چەند ئامادە بوون گەرم و گوڕ بوون بۆی پرسیینەتەوەکەیان لە شێوەی فیلم و هونەردا ببینن بەڕاستی جەماوەرێکی زۆر باش یعنی ئامادەی فستیڤاڵەکە بوو بە تایبەتی یەکەم ڕۆژ هەر زۆر جمهورێکی زۆر ئامادە بوون ئەمە جێگای دڵخۆشیە لە شارە جیاوازەکانەوە بەڵێ لە هەموو شارەکانی کوردستانەوە میوان هاتبوون هەروەها ئەوەی خۆشحاڵش زیاتر کۆمەڵێکی بەرچاوی هونەرمەندان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتن وەکو فیلمساز وەکو میوان و کۆمەڵێ بەرهەمی باشیان لە هەر فستیڤاڵەکە بەشدار بوون. مامۆستا محەممەد بەردەوام بۆ نەکە سوکاری ئەنفالکراوەکان گلەی ئەواکەن کە ئەڵێن بە پێویست قەرەبوو نەکراوینەتەوە قەرەبووی مادی بێ قەرەبووی معنەوی بێهێنانەوەی کە ڕووفاتی کە سوکاریان بێ بۆ چوونی ئێوە لەسەر ئەم بابەتە چییە؟ وەکو کەسێک کە نزیک لەو بابەتانە پێتان وایە کە بەڕاستی بە تەواوی کارەکانیان بۆ نەکراوە؟ بەڵێ بێگومان زۆر جار بیانی باسەوا کرێت خۆ ئەوان کە سوکاری قوربانیانی ئەنفال حەقی خۆیانە داوای مافی خۆیان بکەن و داوای بە تایبەتی داوای زۆر بیستون داوای ئەواکەن کە ڕووفاتی قوربانیانی ئەنفال لە بیابانی ئەرعەر و لە خواروی عێراق و بێنرێنەوە بۆ کوردستان ئەمەش داوایکی ڕەوایە یاخود ئەو جاش و مستەشارانەی پێشوو کە دەستیان هەبوو لە ئەنفالکردنی ڕۆڵەی کورد ئەوانش بدرێن بە دادگا و بە حەق خۆیان بگەنیانی بۆیە داواکاری شانەیە بەڵام هەندێک توانین بڵین زۆربەی داواکارەکان هەندێکیان جێبەجێ بوونە بەڵام هێشتا داواکاریان زۆر هەیە و پێویستە زیاتر خزمەت بکرێن و ئاوڕیان لێ بدرێتەوە لەبەرەوەی ئەوان قوربانیان داوە تاڵ ناخۆشی دنیایان زۆر بینیوە کە سوکارەکانیان بێسەر شوێن بوونە تەئسیری تا ئێستش بەسەریانەوە هەم لە ڕووی دەرونی و لە ڕووی جستەیەوە تا ئێستا بەسەریانەوە ماوەتەوە بۆیە هەرچیان بۆ کرێکەمە هیوادارم زیاتر ئاوڕێن بێتە ئێمەش هیواخوازی مامۆستا محەممەدیان هیواخوازین هەوڵەکان چڕوپڕتر بکرێنەوە زۆر سوپاس کە لەگەڵماندا ئامادە بووی بۆ ئەم گفتوگۆ باشە زۆر سوپاس مامۆستاگیان بژیت بەخێر هاتی
تۆ لێرە نەبوو یەکەم ڕۆژ دوم ڕۆژ ڕێبین من چاوەڕێم بۆ من و تۆ بێ بەڕاستی گرنگ بوو دەبوو لێرە بین بەڵام بە بۆنەی پلانی بەرنامەی ڕۆژینەوە کاتەکەی ڕێک لەگەڵ پلانی بەرنامەکەمدا بوو کاکزان ئەتوانی یەک ئاوێکم بۆ بێنی وەزە بەڵام ڕێبین ئەزانی سەرنجەکە چییە؟ مامۆستا محەممەد ئەمەژی بۆ کرد کە دەڵێت جەماوەرێکی زۆر هاتوو تەنان لە شارە جیازەکانەوە بە تایبەتی یەکەم ڕۆژ ئەم بینی هەموو ئەکتەرە کوردەکان بە زۆرینە ئەوانەی کە لە ژیاندان دەهاتن بۆ بینین ئەزانی ئەمە مانای چیە ڕێبین واتە هەمومان هاودەنگین لەوەی کە برینێکی نەتەوەیمان هەیە و پێویستە کاری لەسەر کرێ بەڕاستی ئەنجامدانی ئەم فستیڤاڵانە نەک ساڵانە پێویستە بەلایانی کەم بۆ 6 مانگ جارێک ئەمە جالەوەی کە چالاکیەکی گرنگە بۆ سنوورەکە هاوکات ئەوە بەردەوام بە بیرینەوە دوایەوەدا دەهێنێتەوە کە ئێمە خاوەنی چیزانێکین کەیسێکمان هەیە کە پێویستە داکۆکی لەسەر کرێت و لەسەری بەردەوام بین هەر بۆ درێژەدان بە بابەتی ئەنجامدانی چالاکیەکانی فستیڤاڵەکە و پەیامی گرنگی فستیڤاڵەکە بە خۆشحاڵیەوە لەگەڵ سەرۆکی فستیڤاڵەکەدا گفتوگویەکی باشتر دەکەین خێراتی زۆر سپاس زیان بەخێر بێت زۆر سپاس دەبێ ئاشنابین بە یەک من شیرین هاوکارم ڕێبین منیشی دریسم خۆشحاڵیەوە خۆشحاڵ بووی سێ ڕۆژە لێرن باشە ئەمڕۆ کۆتا ڕۆژ بوو بە تایبەت بۆ تۆ کاگەدریز تا چەندێک هەستەکەی ماندوو بوون ئایا ئەرکێکی تر زەحمەتان کێشە بۆی ئەم سێ ڕۆژەوە وەکو ماندوو بوون ماندوو نەبوون بەڵام ئەرکی زۆر قورسمان بەجێگێن چون کەیسەکە زۆر گەورەیە بابەتەکە زۆر گەورەیە لەبەرەوە ماندووبوونمان پێوە دیار نییە کە کاری گەورەت کرد کە کاری گەورە هاتە پێشت نابێ بی لە ماندووبوون بکەیتەوە چکام ئەم کەیسێک ئێمە ئیشی لەسەر ئەەکەین کیسی نەتەوەیەکی زۆر گەورەیە نەتەوەیەکی بەشخوراو کە لە هەموو دنیادا نییە 40 میلیۆن کورد دەوڵەتی نەبێ کەیسی هەبێ و کەیسەکەشی نەگا بە شوێن و مەقامی خۆی لەبەرەوە ماندوو نەبووینە زۆر سپاس کاک دریز وەکو سەرۆکی فیستیڤاڵەکە دەمەوێت سەرنج بخەینە سەرێک خاڵ ئایا بەڕاستی ئەنجامدانی ئەم جۆرە فیستیڤاڵە هونەریانە دەتوانێت ئێمە پێشووتر هەوڵی زۆرتر هەیە بۆ بەنووسراو بە بەرزکردنەوە بۆ دادگای جیهانی پێتان وایە بۆ هەنگاوێک دەتوانین لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەی پیشاندانی فیلم و موزیکەوە ئازار و کەیسی نەتەوەکەمان بەرزکەینەوە بۆ ئاستی جیهانی بەتەئکید وایە ئێمە بۆ پەنامان بۆ سینەما بردووە زۆر نەتەوەی دنیا هەیە بە تەنها یەک فیلم و تێلڕۆندا هەیە بە تەنها یەک فیلم کەیسی جینۆسایدی وڵاتەکەی خۆی بردوتەوە ئەرمەنیەکان لە ڕێی سینەماوە توانیان ئەمە بکەن ئێمەش ئێستا لە هەوڵی ئەوەیین داواکەین لە فیلمسازەکان داواکەین لە دەرهێنەرەکان هەتا زووە دەست بکەن بەوەی فیلمی جینۆساید دروست بکەن ئەگەر بتەوێت ناچێتەوە خاڵبێک کە من فیلمی جینۆسایدی دروست کرد ناچێتە فیستیڤاڵێکی جیهانیەوە تۆ لانە هونەری و تەکنیکەکەی خۆتی تیا بەکاربێنە بەڵام تکایە بە چیرۆکەکە جینۆساید بێ پێتان وایە هونەرمەندان دەرهێنەران تۆزێ لەو بارەیەوە دۆردرنگ بوونە کەم تەرخەمێکیانە بۆ چونکە ئێمە پرس و چیرۆکی زۆر وەکو کەم تەرخەمینە کەم تەرخەم نەبوونە بەڵام فیستیڤاڵێک نەبوو کە کۆیان بکاتەوە خۆشبەختانە ئێستا ئێمە ئەو کارەمان کردوتە ئەستۆ ئەنی 44 فیلم وەرگیراوە لە فیستیڤاڵی فیلمی جینۆسایدە لە ئێستاشا دەرهێنەرێکی زۆر گلەیی لە ئێماکە کاڵە کاتی پێشکەشکردنەکە کەم بووە بۆیە هەر لێرە شۆڕایە گەێنین کاتی پێشکەشکردنی حوتەمین فیستیڤاڵی فیلم جینۆساید لە ئێستاوە دەست پێکە ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولی شەشەممانە بۆ خولی حوتەم لە ئێستاوە ڕایەگەێنین ئێمە فیلم وەرەگرین فیلمێکی زۆر هەیە لەسەر جینۆساید یەک خاڵێکەما بیر نەچێت ئێمە بەتەنها لەسەر جینۆسایدی کورد ئیش ناکەین لە ڕووی فیستیڤاڵەکەەوە باشە جینۆسایدی گەلانی دنیاشمان کۆ کردوتەوە لێرە بۆ ئەوەی ئێمە بزانین ئەوان چیان کردووە ئایا باشیان کردووە یاخود خراپ ئێمە چاو لە باشەکانی ئەوان بکەین کاگە دریز ئێمە ئازانی وەک تۆ باس کرد بۆ منێکێک لەو فیلمانەوە تە ڕواندا هەر لەسەر فیلمی هەر لەسەر بابەتی بۆ نمونە نازیەکان و ئەو بابەتانە بڕوای بە من لەوانێت 50 فیلم بینی بە پێت وایە ئەتوانین ئێمە لە ڕێگەی فیلمەوە ئەو کەیسە زیاتر بە جیهان بناسێنین و بابەتی جینۆسایدش بە تەواوی لەداداینە دەوڵەتی ئەو شتە بچەسپێ بەهۆی سینەماوە ئەگەر نتوانین نمونونەکەی وتێ ڕۆندایە چۆن توانیتی بیستە ببینی هەر سینەما نەبوو هەر سینەما نەیتوانی ئەرمەنەکان بە جیهان بناسێنێ دەی ئێمەش با پەنا بۆ سینەما بەرین دەست بەرین بۆ ئەو خاڵی کە تایسە دەستی بۆ نەبردراوە ڕاست ئێمە لە ڕووی شانۆ وشێکی زۆرمان بۆ جینۆساید کردووە لە تێکست و نووسینە لە شعرا لە ئەدەبیاتە لە کتێبە دنیایەک نووسراوە هەر ئەم کتێبخانەی کە ئێستا لە مۆنومنتە هەیە لێرە بڕۆسێری بکە بە هەزاران کتێب نووسراوە ڕەنگە ئەمە کتێبەکە ناڵم کامیان باشیان خراپە بەڵام ئالیەتی گەیشتنەکەی زۆر مهمە
تۆ فیلمێک دروست ئەەکەی کورتە فیلمێک لەسەر چینۆسای دروست ئەەکەی بە یەک کلیک بە یەک چرکە ئەتوانی ئەلێرە و بینیریتە ئەو پەڕی دنیا هەر فیستیڤال لە هەر وڵاتێکە تۆ فیلمێکت کە لەسەر جینۆساید دروست کرد هەم لایەنە تەکنیکی و هوەری و ئەکادیمێکی خۆتی تیا بەکاربێنە و چیرۆکەکەشت جینۆساید بێ تۆ دوو پەیامەگەێنی یەک لەوەی کە تۆ وەکو سینەماکارێک بەشداری لە فیستیڤاڵێکی گەورەیە دوو وەکو ئەوەی کە تۆ پەیامەکە جینۆسایدە هەنی گرنگە تۆ ئەگەر بە سەری چواردەوری خۆمان بکەینە و دیوارانە هەمووی ناوی ئەو کەسانن کە ئەنفال کراون ئەی چەندمان هەیە لە هەڵەبجا ئەی چەندمان هەیە لە شنگال ئەی چەندمان هەیە لە بەرزانەکان ئەی چەند کوردمانەیە لە پارچەکانی تر کە جینۆساید کراون ئەمانە هەمووی بۆ ئێمە یەکە یەک ڕاستکردنەوەی بکەم بۆ هەموو بینەران و ئەوانی کە بەشداری فیستیڤاڵەکەن ئێمە بەتەنها لەسەر ئەنفالیش ناکەین لەسەر جینۆسایدی کورد بۆ ئێمە یەکە ڕنگ و پارچە و زمان لا ئێمە نییە کرمانجی بێ چ کرمانج چ سۆران هەمومان کوردی هەر کوردێک لە هەر شوێنێک بێت جینۆسایدی بەرامبەر کرابێ ئێمە ئامادەین لە فیستیڤاڵی خۆمان نۆکەری بکەین خزمەتی بکەین ئەنفال بەشێکە لە جینۆساید بەڵام جینۆساید هەموو بابەتەکە ئەوهایە بەتەکید ئێمە هەموو جار لە پەیامەکەمان ئەواڵین فیستیڤاڵی جینۆساید و لە ناویە چونکە لە قەزای چەمچەماڵە زۆرترین ڕێژەی ئەنفال لە چەمچەماڵە ئەنفال بەزەقی لە ڕاست کاکی تریس خەرمان بەرەکات سوپاس بۆ هەوڵەماندەوەنتان بەڵێنی خولی حوتەمە پێیان بە هیوای لەو کاتەشدا دیدارمان هەبێ بەتاکی چونکە بەڵێنی خولی حوتەمەمدا دڵنیام کە جەنابی کاکوڵا تاڵەبانی ئەویش بەڵێنی خولی حوتەمان پێ ئێدات و بەردەوامە بین هەڵبەتامێ لێرەوە زۆر سوپاسی جەنابیان بکەم ئەگەر هەوڵ و مادووبوونەکانی ئەو نەبوایە خولی شەشەم بەڕێوە ناچوو هەوڵ و مادووبوونەکانی هەموو ئەو هاوکارانەمان نەبوایە بەڕێوە ناچوو مۆنومنتی ئەنفال هەموو قایم خامێتی چەمچەماڵ هەموو ئەو هونەرمەندە ئازیزانە یعنی ئەوەی کە بە دێڕێک بە وشەیەک بە پێکەنینێک بەشداری کرد بێ بە خەندەیەکی جوان بۆی ئێمە هیلاکیمان دەربچێ سوپاسی ئەەکەین هزار جار دەستخۆشی لێ هەر بژێت شەشەمین فیستیڤاڵی زۆر سپاس شیرین زای ئەم جارە هەستەکەم لە فیستیڤاڵی حوتەم خۆمان بگەین بەڕاستی یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ نابێ زای ئەڕۆی ئێمە سێم ڕۆژاتوینە بۆ ئێرە ئەگەر تەمەن باقی بوو لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ بینەرانمان و ستافی بەرنامەی ڕۆژین اینە ئێرە بەردەوام بین لەگەڵیان پێدا ڕاگەین کە ئێمە بەشێکی ڕاستەوخۆ ئێستا لەگەڵ تاین لە کەناڵی ئاسمانی کەرکووک لە ناو مۆنومنتی شارۆچکەی چەمچەماڵی خۆشەویستی بەڕاستی هەمیشە هات چەمچەماڵ و هەڵەبجە و گەرمیان و ئەوانە چکە یەک نەهامەتیانێ بەڕاستی پێکەوە دێنە سەرزاد ئێمە دایماڵین برینی نەتەوەکەمان لە هەر شوێنێک بێ بەڵام لەبەر ئەوەی کووردە بەڕاستی هەستەکەین برینی خۆمانە هەر تەنها نەتەوەکەی خۆشمانە دەبینیت لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵە ئەزمموی ترە بووی نەتەوەکانی کە ئێمە لێرە بەداخوین چونکە بەو ئەزمونەدا تێپەڕی بووین ئەنجا گفتوگۆکانمان درێژە پێدەین لەگەڵ میوانەکاندا چەنە ئێمە خۆمان میوانین بەڕاستی لێرە دووبارە لەگەڵماندا ئەکتەرێک میوانە نەرم بەڵام بەتوانە خاوەنی ساڵانێک لە ئەزمون و کە ئەکتەر و هەر کۆمەڵێک پەیامی گرنگی لە فلیمەکانیدا گەیانەوەیش بە خۆشحاڵیەوە خاتون نەرمین ئەمڕۆ لێرە میوانە بەڕاستی ئامادەبوونی ئەکتەران کە لە دێر زەمانەوە لە نێو فلمدا توانیوانە ڕۆڵ ببینن لێرە پەیامێکی گرنگ دەگەێنەوەی کە دەڵێ ئێمەش لەگەڵتانی ئەمەی تر بەسە وەکو هاندان نەرمین خاسڵا و لێبێ طبعا ئێمە تۆ زۆر باشە ناسینی تر گلەی بێگە تۆ ژێمەنان هەستی بەڕاستی هەمیشە ئێوە ڕوبەڕی ئەو پرسیارە نابنەوە ئێوە یەکتەران بۆن لە خەڵکەڵێ ئێمە تۆ ناسین بەڵام تۆ ئێمە ناناسی زای چۆنە منی بە تەنهام بەڵام ئێوە نیشتیمانی منن ناتوانم هەر هەمووی بەیەکەوە بەڵام ئەتوانم خۆشەویستی و توانە و ئەوەی پێمەکرێ بە هەمووتانی ببەخشم بەڵامێکی زۆر باش دیاوشی خۆی نەجاتدا لە شتە ئەخەریتەوە حەقیقەتەوە نییە زۆربەی کات تەلەبەشم ئەبینم چکەوە ساڵانێک مامۆستا بووم ئەڵێ مامۆستای من بووی ئەڵم وڵی ناتوانم من ئەو هەموو تەلەبێ بناسمەوە بە حکمی ئیشەکەم بەڵام من هەر خۆمم ئێوە زۆرن من بە تەنیا خۆشەویستی دنیاتان پێبەخش ئەزیزم نەرمی خاندەمەوە پرسیاری ئەوت لێ بکەم لێرە ئامادەبوونت چ پەیامێکی تیادایە بەڵێ بە خۆشحاڵیەوە من سێ ڕۆژە لێرم سێ ڕۆژ بەڵێ هەم میوانێک تایبەت بووم و هەمیش فیلمێکم هەبوو لێرە زۆر خۆشحاڵم بەڕاستی ئەبینم ئیشی زۆر باش کراوە هیوادارم دروشمێکی باش بێ پەیامێکی باش بێ بۆ داهاتوو ئینشەڵڵا خاتونێنین بە شێوەیەکی گشتی ئەو فیلمانەی کە پێشاندران پێ چۆن بوو ئاستی فیلمەکان پێ باش بوو؟ بەڵێ هەوڵی باش هەیە و توانایی
تاکی زۆر باشیش هەیە لە ناو فیلمەکانە ئەتوانین دڵخۆش بین بۆ داهاتویان بەڕاستی بتوانن زیاتر گەشە بکەن و خۆیان دروست بکەن بەڵام هەممی ئێمە لەم جۆرە فستیڤاڵانە ئەوەیە بتوانین دەست بخەینە سەر برینەکان بتوانین زۆرترین چیرۆک دروست بەرهەم بهێن بیکەینە فیلم بەڕاستی ئێمە خاوەنی هەزاران چیرۆکی تراژیدین لە جینۆساید و لە کیمیاباران و لەم گەرمیانە فراوانەی کە ئێستا ئێمە ئەیبینین تاک بە تاک ماڵ بە ماڵ پڕە لە چیرۆکی تراژیدی بەڕاستی هەموو ئەوانی کەماونەتەوە لە دوای ئەنفال هەموو خۆیان هەر تاکێکیان بۆ خۆی چیرۆکێک و دەیان چیرۆکی لەلایە کە ئێمە ئێستا ڕۆژانە لێرە ئەیبینین میوانین دانیشین بەڕاستی تەنها توانین بگرین تەنها توانین خۆشەویستیان بینێ بەڵام لە دەسەڵاتداران و پەیوەندیداران ئەپاڕێنەوە و داوایان لێ ئەەکەین پرۆژەیەکی گەورە بنیاد بنێن تەنها لەسەر جینۆساید و ئەنفال و گەرمیان ئیش بکرێت فلم دروست بکرێت ئێمە لە ڕێ ئەم ئیشانەوە پەیامی ئەخلاقی و مرۆڤی و هونەری خۆمان دەستە بەرەکەین بتوانین خۆمان بە دنیا بناسێنین ئازارەکە غەدرەکەیان پیشان بین کە ئێمە چیمان بەسەر هاتووە هەر لەو ڕێوە هونەرەکەشمان ئەناسرێت و ئەشتوانین پایەکی باش بێ بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی بەڕاستی بۆیە ئێمە دروشمەکەمان تەنها ئەوە نییە چی ئەبینین دروشمەکەمان ئەوەی لەم جۆرە فستیڤاڵانە گەورەترین دەنگانەوەی هەبێ گەورەترین خەڵک بیبینێ لە دەرەوەی خۆمان و پاشان ئیشی باشی لەسەر بکرێ چونکە بەڕاستی کاتێکە قوربانێکی ئەنفالیان کەسێک کە ئەنفال کە ڕزگار بوو هاتووە ئیشەکانە بینێ خۆی بۆ خۆی نەفسیەن دەعمێکی باشە بۆ ئەو کەسە پاشان بۆ هونەرەکەمان پاشان بۆ نەتەوەی ئەو نەتەوەی کە ئێمە ئیشی بۆەکەین بتوانین بیکەینە دەوڵەتێک ئینشەڵڵا نەتەوەکەمان گرنگە نەروی خان بەو پێی کە تۆ ساڵانێکی زۆرە ئەزمونە لە کاری ڕۆڵگەراندا هەیە هەرچەندە باوەڕم وایە ئێستا بەوی قارەوە لە ئێمە گەنجتر و گەرم و گوڵتری سەبارەت بە کاری هونەری بەڵام دەمێ ئەو پرسیارت لێ بکەم بەپێی ئەو هەموو ئەزمونەت کە تۆ مەدرسەیەکی گرنگی ڕۆڵگەرانە هەیە ئەکتەرانی نەوەی نوێ چۆن دەبینی چۆن هەڵیان دەسەنگێنی لە بابەتی کارکردن لە پرسەنەتەوایەتەکانی خۆیان سپاس بخوا ناڵم فستیڤاڵێکی تریش پێش چەند ڕۆژێک لە سلێمانی بەڕێوە چوو کە بە مۆبایل تەسویر کرابوو ئیشی لەسەر کرابوو ئەم جۆرە فستیڤاڵانە لێرەش کۆمەڵی فیلمی گەنج ئەبینم و خۆشم ئەم ساڵ دوو ئیشی فیلمم کردووە لەگەڵ دوو گەنجە با بڵێن هەستەکەم ڕوحێتێکی زۆر باشیان هەیە ئامادەیەکی زۆر باشیان هەیە هەوڵ ئەیانەوێت ئەم دۆخەی ئێمە تێپەڕێنن کە ئێمە چەقبەستوین بەڕاستی لە ئێستاە ئەیانێ ئەم دۆخە تێپەڕێنن ئەیانێ دەسەڵاتداران و حکوومەت بە ئاگا بێنەوە و فکریان ڕۆشن بیر بکەن کە هونەر پایەکی گەوری هەموو میلەتێکە بۆ ناساندن و بۆ کەلتور و بۆ هەموو ئەو شتانی کە پێویستە دنیا بتناسێ بۆیە من دڵم پێیان خۆشە بەڵام ئەوانیش بە هەمان شێوە پێویستە وەک هونەرمەندان دەستگیرۆیان بکرێ و دەسەڵاتداران ڕێگایەکیان بۆ خۆش بکەن دەرگایەکیان بۆ بکەن و بۆی بتوانن ئیشی باشتر لە ئێمە بکەن ئیشەڵڵا زۆر باشە مامۆستا پێم وڵێ تۆ وەکو خۆت وەکو ئەکتەرێک وەکو کەسێک شتە ناو بازنەی هونەری سینەماشە ئاستی فیلمی کوردی لە چ ئاستێکا بینی زۆر جا بینەر گلەی ئەوە کاکە فیلمی کوردی لە ئاستێکان نییە و یاخود سینارۆکانیان بەدڵ نییە تۆ وەکو ئەکتەرێکشت چۆن فیلمی کوردی بینی من هەمیشە لە ئێستایەک ڕژبینم بەرامبەر ئەو ئیشانەی کە ئەکرێ بەڕاستی بەڵێ بەتەکیت ئێمە هیچ باسی گەنجمان کردوتم من دڵم زۆر پێیان خۆشە بەڵام بە ئامە گەرمە باسی ئیشەکان بکەین لە ئێستا من زۆر ڕژبینم لە بەروی ئەو ئیشانەی کە زۆر باشن یان دڵی پێخۆشەکەین زۆر کە من زۆر کە من کاتێککە تۆ ئەچی ئیشێک ئەبینی ئەمە هەموو لایەنەکان باسکەین وەکو شانە وەکو دراما وەکو فلم زۆر بەکەمی ئەمێنەوە زۆر کاڵ و کرچن نامێن ناچنە ناو خەڵکەوە بۆ لەبەری ڕوحێت و خۆشەویستیانی ئیشەکان زۆر بە سەرزارەکی سەرپێی ئەکرێت تێگەی قوڵ نین ناچنە ناخی خەڵکەوە بەڕاستی لە ئازارەکانی خەڵکەوە هەڵ ناقڵێت ئەمەش هۆکاری سەرەکیەوە کە سینارۆکانمان زۆر زەعیفن بەڕاستی ئێمەی کورد ئیش لەسەر سینارۆ ناکەین بەس لە ناو وڵاتی خۆمانای سینارۆ دروست بکەین لەوانەیە لە دەریشەوە بێن داوامان لێ بکەن سینارویان بین ئەم منەمان سیناروی لە هەموو جۆرێک هەیە بەڵام بەداخەوە ئێمە سیناریستی باشمانێ بۆیە هەمیشە پایی ئیشکردن سیناروێ کە سیناری باشن نەبوو ناتوانێت ئیشی باش بکەیت بەداخەوە ئیشەکان لە ئێستاە هیچ لە جێی تمۆح و چاوی بینەری ئێستایانە بەداخەوە
لە وڵاتێکی شانەرمین خان کە هوەر بە زۆر شوێنی خۆیە کاتەوە کە ئەمە ئەرکی لایانی پەیوەندیدارە سیاسەتمەدارانە کە زمینەیەکی لەبار بۆ هوەر و هوەرمەندان بەرەخسەنە بەتەکید یعنی ئێمە سێ ڕۆژە لێرەم دەیان بەهرەی گەورە بینم دەیان خەڵکە بینم سەرۆڕیشی سپی بۆ بەڵام ئێستا بە خۆشحاڵی ئەمڕۆ گۆرانیمان پێشکەشەکە لە دەستپێکە یعنی ئەڵەی بۆچی ئەمە لە ماڵەوە بێت بۆ ئەمە مانی ئیشێکی نەبێت ساڵی دوو ئیشی نەبێت کە خەڵک گوێی لێ بگرێ دەیان خەڵکمانیە نووسەرە ئەڵێ هەشت کتێبم لە ماڵەوە داناوە چاپ نەکراوە ئێمە تۆ گریانە بۆ یەت هەشت کتێب چاپ نەکرێ ئەی تۆ داوای چی لەکەی هەشت کتێبی کردووە تۆ چواری بۆ کە با چواری تر بنووسێ ئیتر ئیلا ئاخری هەموو بەشەکانی تر ئاوا پشتگوێ خراون ئیهمال کراون نەبووتە خەمێ لە لای دەسەڵاتدار دەسەڵاتدار بیر لە هوەر ناکاتەوە لێشی ئەترسێ بۆیە جارێ هەر لەم دۆ خەیابین بەداخەوە زۆر سپاس بۆ ئامادەبوون چای مکەرکوک ماچەکە جوان و گەشاوێنیتەوە عزیزم دەستان خۆش شیرین تۆ لەگە فیلمی کوردیا چۆنی سەری فیلمە کوردیەکانەکەی بەڕاستی زۆر باشم ئەزای جاری وایە هەتاوەکو ئێستاش ئەرچمەوە سەر گەردەلوون پێم وایە گەردەلوون هەوڵێکی زۆر باش و بەڕاستی لە کاتی خۆیان لە کاتی خۆیان بڵێ بەڵام هەرچەندە ئالێت کە ڕستەکان زۆر کەم بوون بەڵام فیلمێکی زۆر باش دەرچووە لەگەڵ ئەوشا بەڕاستی ڕێبین سەری شانووی کوردیەکەم فیلمە کوردەکان کە لەگەڵ ئایتم و بیربۆڕی منە بگونجێ سەریانەکەم بەڵام حەقی ئەڵێن زۆر لە هەموویانە ڕێبین لەزاری هەموو کەسێکە من و تۆ چەند چاوپێکوتنمان هەبووە لەگەڵ هونەرمەندان ئەکتەران نووسەران دایمە گلەی ئەوەیان هەموو دەڵێن زەمینەی باشمان بۆ نەرەخساوە بەشە بەڕاستی شتێکی تری خۆیان ناتوان زەمینە بۆ خۆیان بڕەخسێن یاخود زۆر چازین چیز دەرێنە کوردەکان بەردەوام باسی ئەو بابەتاکەن کە تەمەنی فیلمی کوردی یعنی نەگەیشتۆتە 50 ساڵژ ئیتر باسی ئالیەتەکەن باسی کەرەستەکانەکەن بەڕاستی هەموو نەقدی ئەو شتانەکەن بەڕاستی بەڵام لە زۆر شە گوێم لێ بووە ئەو کامێرەی کە بۆ فیلمێک لێرە بەکاردێ ئەو کامێرێشە لە وڵاتێکی وەکو ئێرانش بەکار ئیتر زۆر قسە بابەتی ترەکەین جا لە درێژە بەرنامەکەماندا میوانێکی تری ئازیز لێرە میوانە ئیتر بەڕێزیان هەم ئەکتەرن و چەند کارێکی تریشیانەیە بەڕاستی کاک سەربەز لێرە میوانە کاک سەربەز بەخێر زۆر سپاسانەکەم خێر هاتی سپاسی مادووبووندانەکەم ستافە جوانتانەکەم کاک سەربەز خەڵکی کەلارە من جارێک بە نزیکەوە چوومەتە ماڵیان بەڕاستی خێر بیا سپاس بۆ تۆش کاک سەربەزجان چۆنی زۆر سپاس باش من ئینشەڵڵا هەمدلایەک کەندوزی باشە بێ باب یەکەم جا باسی کەلار بکەین کەلار بەڵێ کە خەڵکی کەلار بووە میوان دۆستن کاک سەربەز وڵڵاهی بەگشتی خەڵکی کورد یعنی هەموو شوێنەکان بردن یعنی میوان دۆستی بۆتە کەلتوریان کەلاریش بەشێکە لەوان کاک سەربەست لە کەلارەوە هاتووی بۆ ئێرە چەند ڕۆژە لێرەی لە فستیڤاڵەکە ئامادەی سێ ڕۆژە لە من و ڕێبین ئازاتری کاک سەربەست پێم بڵێ دروشم و پەیامی فستیڤاڵەکە تا چەند بە گرنگە زانیت و تا چەند چوەتە نێو چیرۆکی خەمناک و سامناک و ترسناکی کەیسی جینۆساید و ئەنفالەوە تا چەند دروشمەکە لە ئاستی ئەو هەموو چیرۆکەیە هەڵبەتە قوربانی گەورە و تاوانی گەورە پێویستە بەکاری گەورە هەیە بۆیە شەشەم فستیڤاڵە دەستیان خۆش بێ من هەموو کاتە پشتگیریان و پشتیانیش بوومە کارێکی زۆر دروستەکەن ئەمە تەنها کاری چەمشەماڵ نیە بەڕاستی ئەم کارە کارێکە ئەبێت لە مستەوای ئەمری قەومی کوردیە لە مستەوای زۆر گەورە ڕێزی لێبگیرێ و کاری بۆ بکرێت هەڵبەتە کە باسی جینۆسایدی کورد دەکرێت تەنیا شارێک و دوو شار نییە یعنی پێویستە بە جدی ساڵانە ئەم فستیڤاڵە زۆر ڕێزی لێبگیرێ و زۆر گەورە بکرێتەوە بۆیە سینەما خۆی ناسنامەیەکی بێسنوورە ئێمە ئەتوانین لەرگەی سینەما و ئەو هەموو ئازارانە بگەێنی بۆیە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هەموو شتێکم بەدڵە هەموو هەوڵێکی ئەمان لە تاقی خۆیان و لە مستەوای خۆیان و لە نەبوونی خۆیان و لە کەم و کوڕی و لە هەژاری خۆیان زۆر گەورە و بەرزی دەخێنم کاک سەربەت ئەو فیلمانەی کە لێرە پێشاندران پێم وایە سەرۆکی فستیڤاڵەکە وتی 44 فیلم بوو تۆ ئەگەر بینەری فیلمەکان و بێتی فیلمەکان چۆن هەڵەسەنگێنی ئایا لە ئاستێکی باشی هونەری سینەمایی یابوونە؟ هەڵبەتە زۆر تاکەم بەڵام زۆرینیان لە بەئاستێکی زۆر باش و زۆر بەشیان خەڵاتی زۆرترین با بڵێم سینەمای دەرەوەیان وەرگردووە شانازی پێوەکەین فیلمی زۆر باش نمایش کراوەکە و فیلمانە هەڵبەتە خەڵاتی زۆر باشی بەدەستێناوە تەنیا
ئاماژی ئەمە یەکشتە بەرهەمهێنانی فلم بەرهەمهێنانی ئەو چیرۆکە سینۆرانە بە ساتێکی کامل بۆ ئەوەی ئەم چیرۆکانە بەڕاستی وەکو هۆڵۆکۆس وەکو وڵاتانی دنیا ئەرمەنیەکان بگا بە دنیا یعنی احتیمام ڕاستە وەکو خۆی تۆزێ ڕەنگە کەم بێ بەڵام زەرورە سینەما پەیامێکی زۆر گەورەیە و تاکە ڕێگایشە بۆی بگەین بە جیهان ئەم کەیسانە هەڵەبجە بەرزانیەکان گەرمیان هەموو ئەو کارە ساتانەی بەسەر کوردهاتوە کاک سەربەست پێ دوایە کورت تەمەنی هەیە لە بابەتی هونەری ئێمەدا چونکە بەڕاستی ئەوەندەی دەبینین و چاومانلێتی هەوڵەکان لە هەوڵی گروپێکان لە هەوڵی تاکە کەسێکدان پێدوانی ئەگەر ئەمە هەوڵانە بەرزکردنەوە بۆ هەوڵی ڕێکخراوەی هەوڵی نێونەتەوەیی بابەت و برینەکانمان بەرزترە بێتەوە شایستەدارترە بێت تەنها لە ڕێگەی هونەریشەوە تەنانەت من لەگەڵ جەنابتام ڕاستی ئەم کارە گەورانە ئیشی دەوڵەتە بێ پلانی بۆ دابنێت کەوا سیستەم لە دەوڵەتە سستی لەویایە دەنا ئەمە کاری دەوڵەتە نیشە گەورانە ئەبێت دەوڵەت پرسیارەتی ئەم جۆرە فستیڤالان هەڵگرێ بەڕاستی هیچ زایڵی ئومێدێک ئەبینن لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەت هەستێ وەکو ئەرکی خۆی کار لەسەرم هەمومان ئومێدمان هەیە بۆ سبەینێ بەڵام کاتەکە زۆر ڕۆژ کاتەکە زۆر ڕۆژ یعنی کاتێکی زۆرە تەمەنێکی زۆرە گروپەکان بەردەوامە دەستیان خۆش بێ جهودی خۆیانش بۆ ئێمە گەورەیە دەبێت ڕەنگە گروپێکە بێ بتوانێت بەرهەمێک بێنێت لە سینەمادا سبێنێ هەموو دنیا ڕێز لێ بگرێت چۆن ئێستا ئێمە ئەبینن یاری چییە کاڵێن کوردەوەی سەمایەکی کوردیەکە هەرچی کوردەیە پشگیریەکە ڕەنگە هونەرمەندێکیش ئاوامان لێ شانازی بەڵێ ڕەنگە لەو گروپانش هونەرمەندێکی ئاوا هەڵکەوێ هەمووان چەپڵی بۆ لێدین زۆر سپاس بەڵێ زەن ئێمە لەگەڵتان بەردەوامین بەڕاست پێمان خۆشە کە بەشێکی زۆر لەو میوانانەی ئەمڕۆ چوەکو میوان چوەکو ئەکتەر چوەکو دەرهێنەرش کە لەم فستیڤاڵەیە بەشدار بوونە بیان دوێنین قسەی زیاتریان لەسەر بکەین لەگەڵ بکەین بۆ ئەوەی بتوانین کە ناوەڕۆکی فیلمەکان باس بکەین پەیامی فیلمەکان باس بکەین هەروەها باسی فستیڤاڵەکەش بکەین ئەو فستیڤاڵێک کە قرار بۆ شیرین پێکەوە بین بەڵام نازانم ئیشی بۆ دروست بوو نەهات لەگەڵمان سوزی ڕێبینە نا بەڕاستی بینەران ئاگادارە من و تۆ هەر سە ڕۆژی فستیڤاڵەکە بەرنامەی ڕۆژینمان هەبووە بەڵام بۆ ساڵی داهات و شتێکی باشتان بۆگەن اینجا بەڕاستی ئەوەی جێگەی سەرنجە ڕێبین ئەو قەرەباڵەخی و جموجۆڵەیە کە بەردەوام لە جموجۆڵایە سەردانیکەران دێن جەماوەران دێن بۆی بزانن ئاگاداری ئەوە بن کە لە فیلم و هونەردا تا چەند کەسی نەتەوەکەمان بەرز کردوێتەوە لە گفتوگۆکانمان بەردەوام بین میوانێکی تر لێرە میوانە بێ سیروان لێرەیە سیروان ئۆمەر کە بەڕاستی زۆر جا لەگەڵ لە شاشە جوانەکەی شاریگەر گوش دەکەوتەوە کاک سیروان بەخێر سپاس بۆ ئەوەی کە لێرە ئامادە بووین کاک پێم بڵێ ئێوەش لێرە چەند ڕۆژە بەشدارن ئایا پێ دوایە ئەم فستیڤاڵانە بۆچی گرنگن سڵاو لێوە سڵاو لە میوەرانی دەستگای میدیای کەرکووک بێگومان ئەم جۆرە فستیڤاڵانە کاریگەری و گرنگی خۆی هەیە بۆ خۆی بەر ئێمە بین لە سەرەتاوە باسی هونەر بکەین هونەر پەیامێکی ئینسانی زۆر جوانە ڕاست جا کاتێک ئەگەر میلەتێک ئەگەر ڕەندری لێکرا بێ جینۆسای کرا بێمانە زۆر زەرورە لە ڕێگای هونەرەوە بیگەینی بە هەموو دنیا بە تایبەتی ئەوەی کە بۆ من ئەمانەی کە لە دەرەواگرێت بۆ نەکەیسی نازیەکانە لە ڕێگای سینەماوە بە دنیا نازێنێت کەیسی ئەرمەنیەکان بەڵێ ئەرمەنیەکان یۆنانیەکانمانە لە ڕێگای هونەرەوە دەنگی خۆیان گەیاندوە بە هەموو دنیا کە ئیترەما بێ ساکرێتەوە کە بە تایبەتی ئەوەی ئەمە هیچی لە ئەرمەنیەکان لە شوێنی تر کەمتر نییە ئەمە ئەوەی کە بەسەر میلەتی کوردهاتوە مەسەلەی ئەنفال مەسەلەی کیماباران ئەمە قەزەیەکی زۆر زۆر گەورەیە زۆر جیهانیە دەبێت ئەمە بە هەمووانەوە بتوانین بە تایبەتی ئەمە ئێستا لێرە وەکو هونەرمەندان قساکەین طبعا دەبێت ئێمە وەکو هونەرمەندان کاری جدی زیاتر بکەین دەستیان خۆش بێ بەرهاتنانی سەمسەماڵ ڕۆشنبیری سەمسەماڵ ئیشێکی باشیان کردووە هەرچەنە بەردەوامیشن بەڵام دەبێت هونەرمەندی تری شارەکانی تریش بە هەموومانەوە نەک بەس لە ڕێگای سینەما لە ڕێگای شانۆ لە ڕێگای شێوەکاری لە ڕێگای گۆرانی مۆسیقاشەوە توانین ئێمە ئەو پەیامی خۆمان بێنین ڕێبێک پێم وا بە ئێمە لەوە دەرچوین کە چاوەڕێکەین وەفدێک بێت تا جێگوڵینەیەک بێنێ
گۆڵ دوای مردن و بە گۆڕکردن و زیندە بەشاڵکردن بەڕاستی دادی ئەو هەموو برینە نادات بەڵام کاک سیروان دەمەوێت لەوە کەمشیر نەزانی لەم شوێنە بە تایبەت ئێرە کە مۆنۆمێتی هەڵە بچێت لە هەر شوێنێک نەک سەردانوێنی هەر چاوت بچێتە سەر هەر شتێک این تاجگوڵینەکە دان ئەبێت تاجگوڵینەکە پەخش و بڵاو بێ بە هەموو شوێنەکە کاک سیروان دەمەوێت لەوە ئەو پرسیارە تێڕوانینی بەڕێستان وەرگرم بۆ پێیکە لە کار و چالاکی هونەریدا دەستێکی باڵاتان هەیە ئایا پێدوان نیە درەنگە بۆ ئەوەی ئێمە لە ڕێگەی هونەرەوە کەیسەکانمان بەرزکەینەوە دەکرا ئەم هەوڵانە زووتر بکرایە چونکە کەیسی ئەنفال و جینۆساید ساڵانێکی زۆری بەسەراتیان پەڕی بەڵێ نەک درەنگ نیە ئێمە وەکو هونەرمەندان تەسەوڕەکەم هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستانیش یعنی زوو دەستمان پێ کردووە بە ناساندنی ئەم کارە قێزەوانانی کە بەسەر میلەتی کوردهاتوە بە تایبەتی ئەنفال ئێمە بەبیرم دێت لە ساڵی نەوەتەکانەوە ئەمانە دەست پێکراوە ینی لە سەرەتای نەوەتەکان چەند فیلم بۆ خۆم بینیوە دەربارەی ئەنفال و کیمیا بارۆنەمانە بەڵام دەکرێت پەری پێ بدەین دەکرێت سیاسیەکانیش حکوومەتیش پاڵپشتمان بێ بۆی بتوانین مۆزوعەکە کاک سیروان ئەگەر ئەو بابەتی لێ دەرهێنێ بۆ نمونە بڵێ سیاسەکان خەریکی بەڕێوەبردننی وڵاتن فریان ناکەون ئاور لە هونەربەنەوە کاتە هونەرمەندان دەتوانن پلانێکی وادانن کە وەکو کاری ڕێکخراوەی تێدا کار بکەن بۆ فلیمێکی چڕوپڕتر لە هەموو فلیمەکان دەرز بێتەوە تا ئاستی باڵا کە جیهاندانی پێدا بنێن بەڵێ دەکرێت ئەمە وەکو هونەرمەندان هەروەکو ئاماژەم پێکردانی بە هەمومانەوە هەوڵ بدەین من دیسان ئاماژەی پێکەم تەنها نەک لە ڕێگای سینەماوە توانین لە ڕێگای هەموو هونەرەکانەوە ئەمە ئێستا من بۆ خۆم بۆ نمونە ئیشێکی کۆرسی مۆسیقام بەدەستەوە دیسان یعنی بابەتەکە تایبەتە بە جینۆساید بەم زوانە بەرهەمهێنین بیریشمان نەچێت ئێستا من لەم ویستی باڵۆک و سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیکەرکوو فیلمێک کە بەرهەمی ئێمەیە بەناوی مرۆڤین لە سیناریۆ دەرهێنانی زمنا کۆیدایەتە بەرهەمی سندیکای هونەرمەندانی کوردستان و مەڵبەندی دوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ یازیزان لەگەڵتان بەردەوامە بین بەشێکی تر لەو میوانانە لێرە بەسەرەکەینەوە قسەی خۆیانەکەن لەسەر فیستیڤاڵەکە بۆ چوونی خۆیان دەرەبڕن لەسەر فیلمەکان بەڕاستی شت پرسیارێکت لە کاک سیروان کە سەبارەت بەوەی کەوتت هونەرمەندان یعنی جارێ درەنگە ئێستا لە ڕێگەی پێم وایە درەنگە ڕێبین ئەی باشە لە ڕێگەی چۆن یعنی تۆ پێ مەبەستت چییە درەنگە تا لە ڕێگەی ینی درەنگ کەوتون سەبارەت بۆی کە لە ڕێگەی هونەرەوە بتوانین ئەی لە ڕێگەی چیترەوە بتوان ئەم کەیسە بناسن من مەبەستم ئەوە بوو کە دەکرا هەوڵەکان دەرهێنەران ئەکتەران ڕۆڵگەران هەماهەنگ من لەگەڵ یەکتری چونکە ئەم کەیسە ساڵانێکی زۆر بەنزیکەی ساڵیادی 37 بۆ ئەم ساڵ واتە بەر لەم زەمەنی کە پێی بگەین چونکە ئەڵێ شت تا بابەت تا کۆنتر بێ جوینی گیرترێ بێ هەبیر دەکرا کۆن زووتر کار لەسەر بابەتەکە بەڵام بەڕاستی ئەبێ ڕەوایەتی بینگەوانی چونکە زەمینە نەرەخساوە دۆخی سیاسی و ئابووری وڵاتەکە نەیتوانێت چونکە بەداخە هونەرمەندێک لێرە ئەکتەرێک لێرە جیالەوەی کە خەریکی ڕۆڵ و ئەکتەری خۆیەتی خەریکی کار و پیشێکی ترێتی بۆ دابینکردنی بژێوی ژیانی لە کاتێکە دەبوو ئەرکەیەکەمەکان بۆ ئەو بێت و بیمەی پێویست بۆ ئەوان بێت بۆ تەنها خەریکی هونەر بن جا لەگەڵ هونەرمەندێکی تر ئەکتەرێکی جوان حەیران نازدارێکی تردا دواندن دەکەن کە نازدار حەیران یا حەیران نازدار حەیران نازدارە پێم وا بێ هەستەکەم ئەم نازۆ گونجاوە نازدار کار و چالاکیەکانی دەبینم لە سۆشیال میدیا بەردەوام بە گەرم و گوڕیەوە بەرامبەر بینەرانی پەیامەکانی پەیام بڵاوە کاتەوەش خات و بێریڤان بە خۆشحاڵیەوە لەگەڵماندایە خات و بێریڤان سڵاو لێبێ سڵاو لە ئێوە زۆر زۆر سپاسانەکەم ئێوە چۆنن تەندروستیتان زۆر باش زۆر سپاس زۆر دڵم بۆ هەورەی سەرشانێک کرایەوە چەند لەگەڵ جنوبەرگی خۆمانە و کۆکتۆری خۆمانە پێ جوانە و بەکاری دێنی من بڕۆم شیرین ئەتوانی ڕەوین فەرمی ڕاستی طبعا خۆم بۆ ئەمە ئامادە نەکردم بۆ ئەگەرنا جلی کوردیم لەبەرەکرد بەڕاستی لەبەر کەش و هەواکەیشی کە زۆر زۆر گەرما پێم ناخۆشە کە جلی کوردیم لەبەر نەکردووە جلی کوردی بەردەوام بەکاردێنی بۆ بەڵێ ئەرەوەڵا زۆر زۆریش چکە زۆرترین دەستی جلی کوردیمەیە و بەردەوام گونجاندنێکی باشمەیە لەگەڵ جلی کوردیە و لەبەرەوەی کە هەستەکەم یەکێکە لە جلە زۆر جوان و تایبەتمەندەکان و پۆشتەکانی ڕەسەنی کوردی
بۆیە بە بەردەوامی لەبەرکەم بەڵام ئەمڕۆ بەداخەوە ناتوانانی ئەو هەوریە دەلالەتە لە هەموو شتێک بێگومان هەنێ جار ئەمانە بەکارهێنم لەگەڵ جلەکانی بڵین دەرەوەمان بۆی کە کوردەواریانە تر تۆزێک دەرکەوێ هیچ نەبێ تەزبیحێکی لەدەستە بەڕاستی زۆر کوردەوارانە خات بێریمان ئێوە وەکو ئەکتەر ئاستی فیلمەکان چۆنە بینن کە لە فستیڤالایان پێشکەشکرا بەگشتی ئەوەنەی کە من بینی بێتم تەمان بەداخەوە دوێنێ نەمتوانی لێرە ئامادە بم بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بینیومە دەستیان خۆش بێ ماندوو نەبن زۆر زۆر بەلێ هاتووانە زۆر بە جوانی ئەو بەرهەمانەی کە بینیمان کۆمەڵە فیلمێکی جوان بوو لە هەموو ئیشێک و لە هەموو کارێکە کە بوو کوڕی هەر ئەبێت بەڵام ئیتر ئەوە نییە کە بڵین فیلمەکان یان ئەو کارانەی کە ئەکرێ ئێمە چۆن بڵێ بەخراپی بزانین نەخێر من هەمیشە وتومە بۆ ئەوەی کە ئێمە بەرهەمی کوردیمانە بێ بەڕای من وەکو خۆم هەرچەنە لەم سەردەمەیە ینی کە ئێمە گەیشتوینەتە ئەم سەردەمە پێم ناخۆشە کە فیلمی خراپ بکرێ بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە هەر پێم خۆشەکە فیلمی کوردی ئەکرێ لەبەرەوەی کە ئیتر ئەوەنە نەچین بەلای ئەو فیلمە بیانی و چوزانم تورکی و نازام ئەم شتانەیە من هەمیشە ئەم قسەیم کردووە وتومە ئەگەر بەرهەمێکی خراپیش بێ خەڵقانێکی زۆر ڕەخنەشی لێ بگرن بەڵام لەگەڵ هەموو ئەو ڕخنانەیە جاری وایە فیلمێکە بێت لە سینەمایە خەڵکانێکی زۆرەشن بۆ سەیری ئەگەر ڕەخنەشی هەبێ لەبەرەوەی کوردیە و من هەمیشە وتومە فیلمەکە خۆمی تیا بمیانتیانە بم شانازی پێواکەم چونکە ئەوانەی کە لەوێن هەموو هاوڕێ من ئەو ستافەی کە ئیشەکە بەرهەمەهێنن ماندوو ئەبن پێوەی ڕاستە بەدڵنەیە ئێمە دایماڵی نانی خۆمان بخۆین باشترە لەوەی نانی دراستەکەمان خۆینیانە هەتا خۆوە تابێتی وتی نانی خەڵکە خۆی بێریفان خان هەر لە بازنی هونەردا پێ دوایە هونەر دەتوانێت کەیسە خەمناکانمان کەیسە تراژیدیایەکانمان بەرز کاتەوە بۆ ئاستێکە ئیتردان بە کەیسی جینۆسایدا بنرێت لەسەر ئاستی دادگای باڵای جیهانی بەڵێ لە ڕاستیە ئێمە باشتر وایە و جوانتر وایە کە دەرهێنەرەکانمان ئەوان بەڕاستی نووسەرەکان ڕۆڵێکی زۆر باڵیان هەبێ لەم با بڵێن لەم کەیسەیە لە کاتی نووسین چونکە ئەم چیرۆکانەی کە ئەم فیلمانەی کە ئەکرێت هەموو چیرۆکی ڕاستەقینەیە کە کاتێک باسی ئەنفالەکرێت شتێک نییە بە ناوی چۆن بڵێ شتێکی ناڕاست لە چیرۆکەکەیە یان شتێکی خەیاڵاوی نەخێر ئەمەی کە ئەکرێ هەمووی ڕاستەقینەیە بۆیە من پێم باشە ینی چەند فیلمێکی زۆر جوان کە ڕێک گزارش بکە لەوەی کە ئێمەی کورد کە چۆن جینۆساید کراین چۆن ئەنفال کراین چۆن کیمیاباران کراین بەم فیلمانە بتوانین دەنگی خۆمان بگەێنین بە وڵاتانی دەرەوە بتوانین ئەوانەی کە ئەم شتیان لێ بەسەرهێناوین بچووک تا گەورەوە وایان لێ بکەین کە سزەی خۆیان وەرگرن من پێم وایە کە ئەم فیستیڤاڵە جوانانە بە تایبەتی فیستیڤاڵی جینۆساید یەکێکە لە فیستیڤاڵە زۆر جوانەکان بۆ غەمبارکردنی ئەو کەسانی کە چیان بە کوردجا هەڵنایەوە ئەو کەسانی کە کوردیان خۆش ناوێت ئەمە جێی شانازیە ئێمە ڕاستە برینمان هەیە کە باسی جینۆساید دەکەین ڕاستە برینمان هەیە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە دڵخۆشین بەوەی کە شتێک هەیە بە ناوی فیستیڤاڵەوە شتێک هەیە بە ناوی ئەوەی هەمومان کۆبینەوە بەڵێ بە ناوی بێگومان ڕاستە ئەمان گریێنێ ڕاستە غەمبارمانەکە ئەم نووسینانەی کە لە پشتی ئێوەیە بەڕاستی من خۆم کچی شەهیدم و 4 کەس لە خانەوادەکەم شەهیدە ئەمانە بۆ من ئەو پەڕی دڵتەنگی و ئەو پەڕی غەمباریە بەڵام من وا خۆم دەرناخەم بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە ئەم بینن و دوژمنی گەلی کوردن بزانن کە ئێمەی کورد و ئافرەتی کورد چەند بەهێزین سەرڕای ئەوەی کەوە ئەو هەموو کارە ساتەشمان لێ بەسەرهاتووە خاتو بێریبان بە شێوەیەکی گشتی ئەم فیستیڤاڵانە پێ دوایە تا چەندێک گرنگن و لە کاتی بەردەوام بوونیان بەردەوامی ئەم فیستیڤاڵانە ئەتوانێت چی بگۆڕێ بەڕاستی لە ڕاستیەکە ئەتوانی ئەم پێیسانە بگۆڕێ یاخود بە جۆرەی جۆرەکان پەیامی
ئەم فیلمانە ئەتوانێت شتێک بە شتێک بکە؟ بەڵێ طبعا ئەم جۆرە فیستیڤالانەکەەوە و باسم کرد یەکێکە لە گرنگترینەکان بەڕاستی ینی بۆ ئێمە زۆر گرنگە ئەوە گرنگە کە ئێمە بتوانین چیرۆکگەلێکی زۆر جوان بەرهەمبێنین فیلمی زۆر جوان و من پێم وایە کە ئەبێ باشترین نووسەرەکان و باشترین دەرهێنەرەکان و باشترین ئەکتەرەکان لەم بوارەیە ئیش بکەن چونکە ئەمە بەڕای من داوای لێبوردن لە هەموو ئەکتەرەکان نووسەر و دەرهێنەرە هاوڕێکان مەکەم بەڕاستی چونکە ئەمە بابەتێک نییە کە بتوانی طبعا مبالغەی تیان ناکرێت لە بابەتی جینۆساید و لە بابەتی ئەنفالە ئەمە بابەتێک نییە کە بتوانی زۆر بە جوانی ئیشی تیانەکەی ئێمە کە کاتێک دەسەبین بۆ چیرۆکێک هەر جۆرێک بێ بۆ نمونە کۆمیدیان بە جۆرێک تراژیکیان هەر جۆرێکی ترە کێشەمان نابێ ئەگەر زۆر جار کۆمیدیایە سەیریەکەین بەڵام ئەمە ئەبێ باشترین نووسەرەکان ئیشی تیا بکەن بۆ ئەوەی ئێمە زۆر بە جوانی زۆر بە باشی پەیامەکەمان بگەێنین و بەڕاستی بیسەلمێنین کە ئێمەی گەلی کورد ئەم جۆرە کارەساتەمان لێ بەسەر هاتووە بۆیە من پێم وایە ئەم فیستیڤاڵە زۆر گرنگە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڕاستی ئیشێکی زۆر جوانیان کردەوە ئیشێکی زۆر باشیان کردووە ئەمەوە لە ئێماکە زیاتر هانمانەیە بۆ ئەوەی کە ئیش لەسەر جینۆساید و ئیش لەسەر ئەنفال بکەیت سپاس بۆ ئێوە بەڵێ هەر وەک بیرهێنانەوەی شیرین ئەم بەشێکی ڕاستەوخۆ گوتمان لەگەڵتانین لە بەنامە ڕۆژینەوە ئێمە ئێستا لە ناو مۆنۆمنتی شاری هەڵەبجێ خۆشەویستین پشتی ئێمە جەموجۆڵەکەیە بەڵێ بێگومان ئەوانەی کایبینن ئەم نووسینەی کایبین بەڕاستی ناوی هەموو ئەو کەسانەیە کە ڕێبین کۆکەرەوەیکی زۆر مەزن بەشێکی زۆر لە شتەکانیانش لێرەداناوە لە عەبا و شاڵ و اینجا هەر چیرۆکێک بەڕاستی بۆ خۆی ئێش و ئازار و ناسواری خۆی هەیە بەڵام کە دەبینیت هەموو ئەم بابەتانە لە هونەردا کۆ کراوەتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بەبێ ماندوو بوون جەماوەرێکی زۆر دەتوانن بێن چیرۆکەکان ببین و ئاشنا ببنەوە اینجا ئەم بابەتە دروستە بۆ ئەم سەردەمە زۆر گرنگە بەڵام هونەر شتێکە هەرگیز نامرێ باشە ئەگەر تەواو تەمەنێکەشی زۆر نەمێنێتەوە بەڵام هەرگیز نامرێ نەوە دوایینەوە وەکو میرات دەمێنێتەوە و ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەو شتەی کە نەوەی دواتر و نەوەی پێشتر نەتوانێت بیکات ڕەنگە نەوەیە کەڵکەوێت و بتوانێت بەردەوامی بەم کەیسانە بەم بابەتە هونەریانە بدات بە خۆشحاڵیەوە لەگەفتوەکانمان بەرداوام بێن ڕێبین پاش توێنێتێکی زۆر بەردەوام ببین لەگەڵتان بەشێکی تر لە میوانەکان بەسەرەکەینەوە بە خۆشحاڵی و کاگونەر لێرەیە کاگونەر تەوامان و کاگونە لێرەیە کە بەڕێزان ئەکتەرن ئەوش هاتووە بەشێک بۆ لە فیستیڤالەکە باسی فیستیڤالەکەمان بۆ کە باسی فیلمەکانشمان کاگونەر بەخێر بێت لە شاری کۆی خۆشەویستەوە هاتوویتە بەڵێ لە کۆیەوە هاتوینە لەگەر چەند هونەرمەندێکی تر بۆ ئەوەی بەشدار بین لەو فیستیڤاڵە زین شیرین کاتێک کە باسی کۆیاکەین زۆر شتمان بیردێتەوە هەر لە مەلای گەورەوە هەر لە ماوەسا مەسعود محەممەدەوە هەر لە حاجی قادرەوە هەر لە دڵداری شاعیرەوە زۆر هەر لە سێەوە بەڕاستی زۆر شتێکەمان بیردێت سپاس ناسنامەیەکی گەورەیە کۆیە بۆ ئێمە بۆچی لەو شارۆچکە بچووکە ئەم هەموو کەسە بە ناوبانگە دەرچووە ئەفو ئێمە یەکەم شت کە زۆر پێی تێک بچین وشەی شارۆچکەیە ئەو شارە ببوورە ئەزانی مێژوێکم خوێندەوە ئەڵێ یەکەم جار کۆیە هەولێر سەر بە کۆیە بەڵێ نانە لە شاری کۆی خۆش بەڵێ کۆیە لە دێر زەمانەوە ینی نەک لێک ڕۆ لە چەندان ڕۆ ئەگەر سەیری بکەیت ینی وەک قوتابخانەیەک وە زۆربەی ئەو ئوستاز و ئەو مەلا گەورانەی لە کوردستان هەبووە کە پێیان گوتراوە مەلای 12 عێلم ینی لە کۆیەوە لە مەدرسەکانی کۆیەوە تەواویان کردووە و ئەو پێکەوە ژیانەی کۆیە وای کردووە کە جیاوازیەکی زۆری هەبێت نەک لە سەر ئاستی کوردستان و عێراق بگرە لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە ئێمە چەند نمونەی زۆر جوانمان هەیە بۆ نمونە لە 1850 سێوەی مەقامبێش بە بۆنەی کردنەوەی مزگەوتی گەورەی کۆیە تەرتیلە و ئاوازی دینی مەسیحی دەخوێنێت و کۆیە ئەختەری شاعیر کە خاوەنی دیوەخان بووە یعنی دەتوانین بڵێن دروستبوونی گروپی مۆسیقا
یاخود کاری هوەری و سازدانی کۆنسێرت و دانیشتن لە کۆیەوە سەری هەڵداوە چکە لە ساڵانێکی زۆر هەر لە 1970ەکانەوە ینی ئەو شارە خاوەنی ئەو کۆمەڵە هونەرمەندە بووە ئەو بمانەی ئەوە نایەت کە شارەکانی تر لە دواوەن و یاخود بارشێوەک بێت بەڵام هەر شارێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە مرۆڤایەتی قەرزاری چەمچەماڵە چونکە ئەوەی ئێستا مرۆڤ پێی دەژی کە کشت و کاڵە لێرە لە چەمچەماڵەوە سەری هەڵداوە و کۆی و کەرکوچیش نەک دەتوانم بڵێم دەستا خۆشی دەتوانم بڵێم هاوخێنی زۆر سپاس کاکوونەر کاکوونەر بەو پێی کە ژەرخانێکی هوەری باشە هەیە هاوکات لەگەڵ ئەزموندا کاتێکەڵ کێش کراوە تا چەند لەگەڵ و بیر و باوەڕەدای کە ئێمە دەتوانین لە ڕێگەی هوەرەوە پرسانە تاوایەتەکانمان بەرزکەینەوە بۆ ئاستی جیهانی وا بکەین کە هەموو جیهان پێی ئاشناوێ بڵین ئەمە ئێمە بووین بەرگی ئەمە مانگرت و ئیتر ناسنامەی ڕەوای خۆمان بنێ من هەمیشە لە زۆر دانیشتن باسی ئەوم کردووە چەک دەتوانێت دەنگێکی گەورەی هەبێت چەک دەتوانێت وڵاتێک بکەوێنێت بەڵام کۆتاشت کە لە دەستی ئەو میلەتانەیە کە نەچەکیان هەیە و نا وڵاتێکیان هەیە دەتوانێت بە هونەر وەک لە ئاستی دەوڵەتە زلهێزەکان منافەسە و پێشبڕچێ بکات هونەر توانوێتی لە کوردستان ئەو پێشبڕچەیە زۆر بەتوانی و زۆر بەڕێکی وە جگەلەوەش وەک نمونەیەکی باڵا سیر بکرێت لە زۆربەی شارەکانی کوردستان گروپی هونەری هەم لە مۆسیقا هەم لە شانۆ هەم لە شێوەکاری هەم لە هەموو جۆرە هونەرەکانی تر هەمیشە بە خەڵاتی بەرز گەڕاونەتەوە کوردستان و لەوێ کاتێک گروپێک دەڵێت لە کوردستانی عێراق یا زۆر کات دەڵێت لە عێراقەوە بەڵام کاتێک پێشکەشکارەکە دەڵێت لە عێراقەوە ئێمە کە دەچینە سەر مەسرعەکە بە وەرگرتنی خەڵاتەکە دەرێن ببورن ئێمە لە کوردستان هاتین لەوێ پرسیار دەکرێت بۆ کوردستان شوێ ئەوە هونەرە دەتوانێت کوردستان بناسیێنێت هونەرمەندەکانمان دەتوانن کوردستان بناسیێنێت من پێم وایە قسەی کۆتایی لە سەپاندنی خۆمان وەک دەوڵەتێک و هەوڵدانمان و خۆناساندنمان بە دنیادا قسەی کۆتایی هونەر دەیکات و دەبێت هونەر بیکات و لە ناو خۆشمان ئەوە هەبووە بەڵام بە شێوەک بووە کە هیچ ڕێگایەک نەماوە بۆ ئەوەی کێشەیەک یا چیرۆکێک لە بجێدرێتەوە یاخود کارەساتێک وەک کارەساتی ئەنفال لە کۆتاییدا بە هونەر قسەی کۆتاییمان کردووە بۆیە من هەمیشە پێم وایە چەکە گەورەکە بەرگری کارە گەورەکە خۆناسێن و ناسنامە گەورەکەمان هونەرە کە دەتوانین شەڕی زۆر گەورەی پێ بکەین و دەتوانین لەسەر ئاستی باڵا زۆر باشتر چاکتر لە هەموو ژانرەکانی تر لە هەموو ئەوشتانی تر خۆمانی پێ بناسێنی هەرخۆشی ناوی هونەرە زانیش بۆیە ستەکەم بۆیە زۆر بە گڕوچینە بۆ بابەتی هونەر کاگونەر بەو پێی خۆتان ئەکتەرن دۆخی ئاستی فیلمەکان کە لەم فستیڤاڵە پێشاندرا پێ دوایە فیلمەکان لە چه ئاستێکا بوون وەکو بۆ چوون و بیر و باوەڕی خۆ لە فیلمەکان ڕازی بووی بۆی بتوانن کە دەرخەری ببنە دەرخەری بەشێک لەو نەهامەتی گەلی کورد هەمیشە گوتومە ئاستی توانای هونەرمەندی کورد سینەماکاری کورد زۆر لە پێشە وەک لە وڵاتان بەڵێ زۆر لە پێشە بەڵام ئیمکانیات و پێداویستیەکانی دروستکردنی کارێکی هونەری لە خوار سفرە بۆ نمونە لە هەموو کوردستان لەوانەیە کامێرایەکی 1 ملیۆن دۆلاری نەبێت کە لە وڵاتان فیلمێکی سینەمایی پێ دروست دەکرێت بەڵام ئاست و توانایەکی زۆر بەرزەیە هەم بە موبایل کار دەکرێت هەم بە کامێرا ئەوەی کە ئێستا فیلمەکان ئاستیان لە خوارەوەش بێت هۆکارەکە هونەرمەندەکان نین هۆکارەکە نەبوونی پێداویستیەکانی دروستکردنی کارێکی هونەریە کە بەداخەوە ئەوە ینی ئەرکە لەسەر ئێمە وەک بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیریەکان وەک بەرپرسانی ڕۆشنبیری ئەرکە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆدزینەوە لەوە بە هەموو شێوەیەک قبوڵ کراو نییە و ئێمە دەبێت بە بەرپرسیارەتی جددی خۆمانی بزانین نەک ئەوەی هونەرمەندەکانمان ناتوانن کار بکەن نەخێر ئێمە پێداویستیەکانمان دابین نەکردووە بۆ نمونە دەکرا ئەو فیستیڤاڵە پرۆجێکتەرێکی سینەمایی زۆر کوالێتی بەرزتری هەبووە دەکرا ئەو فیلمانە نەبینین کە لە 1-2 فیستیڤاڵی تر بینیومانە چەند فیلمێکی تێدا بوو تەمەنام دەکرد فیلمی
نوێ هەبووە فیلمی نوێ هەبووە تۆ دەڵی دەکرا ئەمە دەواازەیەکی گەرم و گۆڕتر بێ بۆ بابەتە هونەرەکانمان بەڵێ من پێ دەڵێم توانایەکە هەیە ئامادەیە چیرۆکەکە هیچ وڵاتێک بەقەت کوردستان چیرۆکی دەوڵەمەندی نییە زمینەی لەبەر ڕقساوەکە کوونەر نەخێت پێداویستی نییە بەداخەوە ئێمە دەبێ گوتومە برینەکە نابێ مەلحەمی لێ بدەین هەر قەت ماغەیەک دروست بە نەخێت دەبێت لە فافەکە بخەینە ناو برینەکە خاوێن بکەینەوە خوێنی خاوێنی لێ بێت ئەو جاو برینە بە تەواوی چاک دەبێتەوە نەکەوەی بە مەلحەمێک و لە فافێک و ئەوە باشترین نمونەوە بەڕاستی بەڵێ بەڕاستی دەبێ وابێت واو ئەرکە دەبێ هەمووان بیگرینە دەست هەمووان پەنای بۆ ببین چونکە هەموو ئەوانەی کە دەیانێ خۆیان بناسێنن بڕوا بکە ڕێکخراوی ژینگە پارێز باش وەزارەتەکان بیەوێ خۆی بسەلمێنێت یا خودت کار و چالاکیەکی گەورە بکات دەبێ گروپێکی مۆسیقا ئامادە بێ یاڵا مۆسیقا بکشێنەوە سارد بێڕۆح مەنەسەیەک دانرا و چەند کەسێک گوتارە دەو خەڵکی بێزارە بەڵام چەند خەڵکی چاوەڕێ دەکا بە دیار وتاری 5 کەسەوە لە بەرامبەر ئەوەی کۆنسێرتێکی مۆسیقی جوان پێشکەش دەکرێت فیلمێکی جوان پێشکەش دەکرێت نمایشێکی شانۆگەری باش پێشکەش دەکرێت بۆیە ئەو ئەرکە دەکەوێتە سەرشانی هەر هەمومان و من دڵنیام بەڕێوەبەرانی ئەو فیستیڤاڵە کە چەندە عەزیەتیان چێشاوە چەندە ئەرکیان چێشاوە تا بجێ و فیستیڤاڵەیان پەیدا کردووە ئێمە پرۆژەیەکمان بۆ دەرچوو لە کۆیا من خۆم وەک بەڕێوەبەری ڕۆشنبیری 6 مانگ هاتوچۆی هەولێرم کرد بەڕێوەبەری بانقێک پارەی بودجەکەی پێنەدا بە هۆکاری نەبوونی سویلە خەڵکیش دەهات لەوێ زۆر ئاسان بۆ شتی بێمانە پارەیان بۆی سەرف بەڵێ دەهێندی پارەکەی کە ئێمە داوامان کرد زۆر باش کاگونەرجان سپاس بۆ تۆ سپاس بۆ بۆچونەکان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی کەرکووک کە هەمیشە لە کار و چالاکی هونەریەکان ئامادەن و هەمیشە دەنگێکی دلێرە تەمەنا دەکەم گرنگیدانتان بە هونەر زۆر زیاتر بێت و دەمەوێت زۆر سپاسی کەناڵی کەرکووکم بەر لەوەی بێمە ناو بەرنامەکە ئێمە لە کۆی بەرنامەیەکی هونەریمان لە ناو بەڕێوەبەرایەتەکەی خۆمان دروست کردووە بەڵام نەبوونی پێداویستی ئینارە و ڕووناچی کێشەی گەورەی بۆ دروستکردینە داوام لە بەڕێوەبەری هونەریەکە کرد وتی بە خۆشحاڵیەوە بۆیە دەمەوێت لێرەوە زۆر سپاستان بکەم دەستی ماندوو نەبوونتان بکوشە ماندوو نەبن زۆر سپاس زۆر سپاس دووبارە ئێوارەتان باش سپاس بۆ ئێوە کە تاکو سەبینەر مامون بەرنامەی ڕۆژینی ئەمڕۆ لە شەشەمین فیستیڤاڵی هونەری لە شارەچکەی چەمچەماڵ ناو مۆنۆمنتی چەمچەماڵ سازدرا ئەمڕۆ بە خۆشحاڵی و ئێمەش لێرە بووین بەشێکی زۆر لەو میوانانەمان بەسەر کردەوە قسە و باسی هونەریمان کرد ئیتر باسی زۆر شتێکەماش کرد بۆ نییە شیرین چێشتی میجێور وای هەتاوەکو دیدارێکی تر ڕۆژینێکی تر بەڵام بەر لەوە سوپاسی تەواوی ستافی پشت کامێراکەین بەخواتانە سپێری خواتانە